من فەرمان ئەحمەد لە شاری سۆران پایسکل سواری شاخەوانی کە ئەمەش یەکە لە لە وەرشانێک کا وەکو وەرشەکانی دیکەم گرنگی و تایبەتی خۆی هەیە لای ئەو وەرشکارانەی کە ئەم وەرشە دەکەن. وەرزشەکی تا بڵێ پڕ سەرکێشی و تاموچێژی خۆی هەیە. ئەویش بەهۆی گرنگی پێنەدەن لەلایەن یەکەتی ئێتیعادی عێراقییان لە هەرێمی کوردستان کە هیچ ئەوە چینە ئێمە بە ڕسمی دوو نەفەرین، دوو کەسین کە بەشداریمان کردو لە دوو بتوڵە کە لە شاری سلێمانی ئەنجاممان داوە. بۆ یەکەمین جار لە هەرێمی کوردستان کە کراوە لە شاری سلێمانی، دووەمین جاریش هەر لە شاری سلێمانی ئەنجامماندا کە لەسەر ئاستی عێراق بوو. یاریەکە زۆر قورسە، سەرکێشێکی زۆری تێدایە، بەڵام دەبێت تەکنیکی یاریەکە بزانی و شارەزایەکی باش لێ هەبێ. وەڵی وەکو پێداویستی هیچ پێداویستێکمان بۆ دابین نەکرا لەلایەن هیچ کەسێکەوە. ئەوەی هەمانە هەمووی بۆ خۆمان دەستمان کەوتووە، هەوڵمان داوە و دابینمان کردووە، کەس یارمەتی نەداوین. ڕۆژانە تەمرین هەر بۆ ئەو گرد و شاخانە لای خۆمان دەکەین، جێگای باشی لێ بۆ تەمرین. وەڵام من هەر لە مناڵیەوە خولیای ئەم وەرزشەم، ئێستاش گرنگی زۆرم پێداوە و لەخوا بە زیاد بێ باشە. داواکاریمان لە یەکەتی ئیتیعادی هەرێم و عێراقیش ئەوەی پایسکل سواری کە بەدەم داواکاریەکانمانەوە بێت و دان بەم گروپەیە دابنێت و وەکو وەرزشەکی فەرمین دەستنیشان بکات و دانی پێدابنێ. بۆ ئەم یاریە سەرەتا ئەمە کلاوی شاخەوانی پێرێن بۆ پایسکلی شاخەوانی کە شتێکی زۆر گرنگ و پێویستە. دەستکێشی دەوێ، دەستکێشی باشی دەوێ، پارێزەری ئەژنۆ و ئەنیشکی دەوێ کە ئەمانە دەبێت بەستی بۆ سەلامەتی وەرزشوانەکە.